جیهاتی نیکاح واتە جیهادکردن لە ڕێگەی نیکاحکردنی کچێک بە کەسێک کە خەریکی جیهادکردنە لە ڕێگەی خوددا. ئەمە پێناسەی ڕێکخراوی داعشە بۆ ئەو جیهادە، هەرچەندە زانایانی ئیسلام دەڵێن شتێک نییە لە ئیسلام بە ناوی جیهادی نیکاح، بەڵکو هەموو ئەو تەفسیرانە دەچنە خانەی بیدعەوە و لە ڕاستیەوە دوورن. بەڵام چ جیهادی نیکاح بیدعە بێت یان نا، ڕێکخراوی داعش کاری پێدەکات و بە یەکێک لە بەرنامە استراتیجیەکانی خۆی دایدەنێت. داعش ماوەی زیاتر لە 2 ساڵە فەرمانڕەوایی مووسڵ دەکات کە بە دووەم گەورەترین شاری عێراق دادەنرێت. کۆنتڕۆڵکردنی ئەو شارە پێویستی بە هێزی چەکداری ڕێکخراو و خۆڕاگر هەیە. بۆ ئەوەی هێزە چەکداریەکانیشی خۆڕاگر بن دەبێت لە ڕووی دەرونیەوە جێگیر بن. ئەوەش بە گوتەی سەرکردەکانی داعش پێویستی بە تێرکردنی حەزی سێکسی چەکدارەکانە، بۆیە باشترین ڕێگە جیهادی نیکاحە. جێبەجێکردنی ئەو جۆرە جیهادە لە شاری مووسڵ بە 3 ڕێگەی سەرەکی ئەنجام دەدرێت: بانکێشکردنی کچەکان لە وڵاتانی دەرەوە بۆ شاری مووسڵ، ڕفاندنی کچوژنەکان لەو ناوچانەی کە چەکدارانی داعش کۆنتڕۆلیان دەکەن، ناونووسینی بێوەژنەکان لەلایەن کەتیبەی خەنسا کە تایبەتە بە کاروباری ژنانی دەوڵەتی ئیسلامی. بە گوێرەی زانیاریەکان پیادەکردنی سیستەمی جیهادی نیکاح کاریگەری ئەرێنی لەسەر توانای چەکدارانی داعش جێهێشتووە و هانی ژمارەیەکی زۆری ئەو چەکدارانەی داوە بە گوڕوتینەوە بەشداری شەڕەکان بکەن. هاوکات جیهادی نیکاح هۆکارێک بووە بۆ ئەوەی لاوی زیاتر بچنە نێو ڕیزەکانی داعش لە شاری مووسڵ. ڕفاندنی کچەکان و بەکارهێنانیان وەک کالای تێرکردنی خواسی چەکدارەکان لە مووسڵ 2 ئەنجامی لێکەوتەوە: گەشەکردنی بازرگانی کڕین و فرۆشتنی کچە ڕفێنراوەکان، ڕکابەری و زۆربەی جار شەڕی نێوان چەکدارەکان لەسەر کچەکان، بە تایبەتی ئەو کچانەی کە لە ناوچەی شنگال کە کچە کوردە ئێزیدیەکان ڕفێنران و بەسەر چەکدارانی داعش دابەشکران. هاوکات ئەبوبەکر بەغدادی فەرمانی دەرکردووە بە دابەشکردنی بێوەژنەکانی مووسڵ کە هاوژینەکانیان لەلایەن داعشەوە لە سێدارە دراون بەسەر چەکدارەکانی ڕێکخراوەکە. لەوان نەسرالدین، ڕووداو.